لە ئیدارەی سۆران زیاتر لە 2000 کەس بەمین بوونەتە قوربانی. سەدان ناوچەی مین ڕێژکراو بوونی هێو لەسەر ئاستی کوردستان قەزایەکی سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران دووەم ناوچەی پڕ لە مینە. سڵاوتان لەبێت پشتیوان کەریمم یەک باسی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. بۆی هەڵکەوتە ئیدارەی سۆران و سەرسنووری ناوچەکە و ململانەی سیاسی نێوان عێراق ئێران ڕووبەرێکی یەکجار زۆری دەبەرەکە بە مین داپۆشراوە. ئەمە شوای کردووە خەڵکێکی زۆر ببێتە قوربانی و شەهید و بریندار ببێت. علی عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی کاروباری مینی هەولێر بەزاری کرمانزی ڕاگەیاند لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران 321 ناوچەی مین ڕێژکراوی لێ و 2415 کەسیش لە ساڵانی ڕابردوو بە مین و تەقەمەنی شەهید و بریندار بوون. بەڕێوەبەری گشتی مینی هەولێر ئاماژە بەوەش دەکات چەند تیمێکی میلابەر سەرقاڵی کاری پاکسازی مینن لە ماوەی ڕابردوو ڕووبەرێکی بەرفراوانیان لە مین پاک کردوتەوە و ڕادەستی خاوەنەکانیان کرامەتەوە. ئێستاش سوود لەم زەویانە دەبینن. دوو پاتیکردەوە لەسەر ئاستی کوردستان قەزای چۆمان دووەم ناوچەیە کە پڕ لە مین و تەقەمەنیە و ژمارەیەکی زۆر کێڵگەی مینی لێیە. هاوکات بەپێی دوایین ڕێزبەندی وڵاتان بە پلەی یەکەم میسر و دووەم ئێران و سێەم ئەفغانستان و چوارەم ئەنگۆلا و پێنجەم چاینا و شەشەم وڵاتی عێراق دێت لە ڕێزبەندی ئەو وڵاتانن کە زۆرترین مینی لێ. هەروە لە ساڵانی ڕابردوو سەدان زۆر پاشماوەی مین و تەقەمەنی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دۆزرێنەوە و لە ناو دەبرێن. مەترسیدارترین لە ناو ئەم جۆرانەدا هەیە کە پێی دەوترێت باڵمارە و بیرشەستنەوە چەند جۆرێکی دیکەی مەترسیدار. یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن. هەر شاد